سڵاو هاوڕێیانم کاتتان باش لە ڤیدیۆ ئەمڕۆمان باسێک لە پرۆگرامیگەکەین یان کۆدینگ پرۆگرامینگ چییە بۆچی باشە بۆچی بەکاردێت یان کۆدینگ پرۆگرامینگ ئێمە دەستەواژەی پرۆگرامینگ بەکارهێنینە ڤیدیۆ بۆچی باشە بۆچی بەکاردیان بە کوردەکەی خۆمان پرۆگرام سازی پێڵێ بۆچی شتێک باشە بۆچی بەکاردێت بەشەکانی پرۆگرام سازی چییە باسیەکەن ئەڵێن زمانی پرۆگرام سازی زمانەکان چییە چۆن ئیشی پێ ئەکرێت تۆ چۆن کۆ دەنووسیت سفر و یەک چییە ئینشاءالله ئەتوانین هەر چەندێک کەوێتە بیرمان لەم ڤیدۆی ئەمڕۆمان باسیکەین بە شێوەیەکی خێرا بۆ ئەوەی تۆش بێتاقەتەن بیت دەبیری ڤیدۆکە سەرەتا با دەست پێ بکەین What is a programming? Programming چییە؟ Programming is a set of commands that is given to a computer to perform a specific work in a language that is understood by the computer, such as printing statement, math question, and زۆرتر. يعني چییە قسە؟ Programming کۆمەڵە فەرمانێکە کە تۆ بە کۆمپیوتەرەکەی ئەدەی کە تۆ بە کۆمپیوتەرەکەی ئەدەی کۆمپیوتەرەکە لە تۆ بە زمانێکە کۆمپیوتەرەکە لە تۆ حاڵی ئەبێ بەو زمانەکە کۆمپیوتەرەکە لەت حاڵی ئەبێت ئەو فەرمانەیەکە بە کۆمپیوتەرەکەی جێبەجێیەکە بنە ئیتر پرینتکردنی ڕستەیەکە ئیتر بۆنە هاوکێشێکی بیرکاریان هەر شتێک ئێستا باس لەوان ناکەین یەکەم جار زمانەکانی پرۆگرامینگ چییە؟ یان ئەو زمانە چین کە کۆمپیوتەر لیتی ئەگات یەکەم شت کۆمپیوتەر زمانی کۆمپیوتەر سفر و یەکە یعنی سفر و یەک سفر نەخێر فۆلس یەک ترویان بەڵێ کۆمپیوتەر ئەم زمانەیە هەیە کە سفر و یەکە و ئێمە مرۆڤ ناتوانین لی تێ بگەین ئێمە مرۆڤ لە زمانی کۆمپیوتەر تێناگەین کە سفر و یەکە بۆیە زمانی ترمان هەیە زمانی پرۆگرامینگمان هەیە وەکو جاڤا سی پلس پلس سی شارپ پایتەن ئەو HTML و CSS وانە کەوی بە هەرچەندە HTML زمان نییە بەڵام تانی وەکو تەکنیکمان هەیە کە پێڵێن تەکنیک دێنەوە سەر باسی مۆزوعەکە بۆ نمونە ئەم زمانانە چییە؟ تۆ چیت هەیە IDEت هەیە IDE چییە؟ ئێستا تۆ ئەو زمانە فێرەبیت لە IDEەکە کە کۆمپایلەری پێڵێن لە کۆمپایلەرەکە دەینووسیت کۆمپایلەرەکە دەیخاتە سەر شێوەی زمانی کۆمپیوتەر کە سفر و یەکە جا ئەم زمانانەی کە جاڤایە بۆ نمونە پایتەنە هەر شتێکی تر بێت جیاوازە لە زمانی بۆ نمونە زمانی ئینگلیزی و ئەوانە کە تەنها خۆیان بە ئەگەر تۆ شتێکی لەسەر بزانی ئەو کاتیانی بۆ دەرەکەوێ زیاتر ئێستا بابین هەنێک ئەیتر ئاوها ئێستا بابێنە سەر بەشەکانی پرۆگرامینگ یان کە تۆ کاتێ فێری زمانێک ئەبیت یان تۆ کاتێ بەرنامەیەک بۆ نە بەرنامەیەک دروستەکەی شتێک دروستەکەی کە تۆ فێری زمانێکە بیت ئەم زمانانە بۆچی بەکاردێن یان کۆدینگ یان پرۆگرامینگ چەند جۆری هەیە چەند بەشی هەیە پرۆگرامینگ تقریبا ئەبێتە ئەوەی کە باوە زیاتر ئەبێتە سێ بەشەوە یان بەڵێ ئێستا ماشین لێرنینگ وانە چنە بواری پرۆگرامینگەوە بەڵام ئێستێم باسی شتانە ناکەین باس لەوانەکەین کە باون ئێستا خەڵک بەکاری هێنێ و تۆ ئەتوانی دروستیکەی بۆ نەبووکو بانی مەقسەدمان لە ئەپلیکیشنە بۆ کۆمپیوتەرەکەت یان بۆ مۆبایل یان بۆ وێب سەرەتا وێب دیڤلۆپەرمان هەیە کە بۆ وەکو دروستکردنی وێبسایت وەکو وێبسایتی کەناڵەکان وێبسایتێکی شخصی بۆ خۆت وێبسایتی بۆ چەشتخانەیەک هەر شتێکتر بێ مۆبایل ئەپلیکیشنمانی مۆبایل ئەپلیکیشن هەرەکو مۆبایلێک بەرنامەیەکی ناو مۆبایلەکانمان ئەوەیە کە بە زمانێکی پرۆگرامینگ دروستکراوە یانوەکو دیسکتۆپ ئەپلیکیشن زۆر شتمان ئێستا وەکو بوونە بەناوی پاوەرپۆینت یان هەر بەرنامەیەکتر بێت کە تۆ لەسەر کۆمپیوتەرەکەت ئیشی پێەکەی زمانەکانی پرۆگرامینگ چەندین زمانمان هەیە لە پرۆگرامینگ یان چەندین زمانی کۆمپیوتەرمان هەیە کە ئەتوانین ئێمە فێری بین جا هەر زمانێک و ئیشی خۆی هەیە هەر زمانێک بۆ شتێک بەکاردەهێنرێت ڕاستە بۆ نە چەند زمانێک هەیە کە بۆ نمونە ئێستا پایتەن ئەتوانین دیسکتۆپ ئەپلیکیشنی پێ بکەیت جاڤا ئەتوانین دیسکتۆپ ئەپلیکیشنی پێ بکەیت سی شارپ ئەتوانین دیسکتۆپ ئەپلیکیشنی پێ بکەیت بەڵام سە بۆ نۆکو زمانی PHP تەنها بۆ وێب ئەپلیکیشن بەکاردەهێنرێت ئێمە ئەو زمانانەی کە کانی لە ترێندن هەوڵەدین ئەوانە باس بکەین ئێستا تقریبا حالیان ئێستا پایتەن لە ترێندی یەکەمی جیهانی گرتووە لەبەر ئاسانی سی شارپ سی پلس پلسمان هەیە جاڤامان هەیە سیمان هەیە سی شارپمان هەیە PHPمان هەیە
جافا سكريبت مان هي زماني جو مان هي أمانة مان هي كيستات للترند يعني خلق زيادة بكار يعني هيني أم زمانانا أجر ويستان باسك لزمانه كان أجر ويستان لفيديو ده هاتو ده يعني فيديو كان يتر باسك لزمانه كان كيبونا بايثون أو شتاني كبا بايثون أكريت شين يعني جافا أو شتاني كبا جافا أكريت شين يسا چنه كيلا ترند كي زيادة بكار هينريت بوشوية دين السر بواري ويب استار هر سي بواركي ويب ابلكيشن يعني ويب ديفلوبر باستكين نقل موبايل ابلكيشن نقل ديسكتوب ابلكيشن دين السر بواري ويب ديفلوبر ويب ديفلوبر چیه يعني بواري ويب كتو ويب سايتك درست دكيت پێویستت بە چییە لە چی پێکتێت چەند بەشی هەیە ويب ديفلوبر ئەبێتە دوو بەشەوە لە ناوخۆی یەکەمیان فرونت ئیندا دووهەمیان باک ئیندا باک ئیند چییە و فرونت ئیند چییە فرونت ئیند تەنها ڕووکەش یان ڕووکاری وێبسایتەکەیە ڕووکەشی وێبسایتەکەیە یان پێڵێن ستاتیک یعنی بۆنە وێبسایتی يعني ويبسايتي ستاتيك چی ويبسايتي ستاتيك ئەوەیە بۆ نەوەکو پرۆفایلی کەسێک بۆ نمونە من چی دانێم تەنها بۆ نمونە وێنەیەکیشی خۆم شخصی خۆم سیڤەکەم بۆ نمونە هەنێک زانیاری دەربارەی خۆم یان چێشتخانەیەک ناونیشانی چێشتخانەکە و هەنێ وێنەی سەبارەت بە چێشتخانەکە و خواردنەکانیان ئەوەکو یعنی فرۆنت ئیند یعنی هیچ حرەکێکی تیان نیە تەنها کۆمەڵێک وێنەیە یان کۆمەڵێک وشەیە کۆمەڵێک ڕستەیە دانراوە و ئەوەتە هیچ حرەکێکی تیان نیە بەڵام باک ئیندمان هەیە یان کە یان پێڵێن وێبسایت ئەپلیکیشن یان داینەمیکە یعنی تۆ ئەتوانی لە وەکو داینەمیک وەکو وێبسایتی فەیسبوک وەکو یوتیوب ئەمانە کە تۆ ئەتوانی پۆستی تیا بکەی کە تۆ ئەتوانی بۆنە کۆمنت بکەی کە تۆ ئەتوانی ینی بۆ نمونە ئێستا وەکو شتێکی سۆشیالەکە بۆ نمونە ئەتوانی پۆست بکە ینی بەردەوام لە گۆڕاندایە و لە بەردەوام لە کارکردندایە بەڵام ستاتیک وانی ستاتیک تەنها بۆ نمونە من وێبسایتێک بۆ چێشتخانەیەک دروستەکەم تەنها نابوون وێنەی چێشتخانەکەی و ناونیشانەتی وەردێک لە خواردەکانێتی و ئەوەیە کۆمەڵێک ڕستە و وێنەیە ناگۆڕێت هەرەوەیە بەڵام بە وێبسایتی داینەمیک وانیە ئەگۆڕێ جا ئەو زمانانە کە لە فرۆنت ئیندا بەکاردێن ینی هەبێت هەموو وێبڵکی ینی هەموو دیڤلۆپەرێک کە بێم زمانانە بزانێ هەرچەندە HTML و ئەمانە زمان توانین بڵێن زمانن بەڵام ینی تەکنیکن HTML CSS JavaScript ئەمانە سەرەکین کە ینی HTML JavaScript ئەمانە سەرەکین ئەبێت تو بیزانی بۆ ئەوەی بتوانی وێبسایتێک دروست بکەی کە بتوانی فرۆنت ئیندیان وێبسایتێکی ستاتیک دروست بکەیت HTML چییە HTML hypertext language markup language کە تۆ توانی وەکو بۆ ناتوانی نووسینەکان دانێ وێنەکان دانێ ڤیدۆکان دانێ ئۆدیۆکان دانێ ئەمانە دانێ بێ ئەوەی هیچ ڕەنگێکی تیابێت ئەگەر تەشبیهی بکەین ئەگەر مرۆڤێک تەنها هەیکەلەکەی ئێسقانەکانی ئەوە بە ینی تەشبیهی بکەین بە HTML دائەنرێت بەڵام پێستەکەی CSS چێستێنە سەر CSS ئەوەتە کە تۆ ڕەنگە بەخشی بە نووسینەکە باکگراوندیان پێ ئەدەی بۆ نمونە نووسینەکان هێنتە ناوڕاست لای چەپ لای ڕاست ئەمانە هەمووی دیارەکەی ئەگەر CSS تەشبیه بکەین CSS وەکو پێستی مرۆڤ وایە کە بۆ نمونە جوانیت پێ ئەبەخشێ قژێتی چاوێتی دەمولوتێتی ڕنگ و ڕەنگی پێسێتی ئەو شتانەتی کە جوانیت پێخشێ ئەی JavaScript چییە JavaScript حرەکەی ینی بۆ نمونە تۆڵەی ئەگەر کەسێک دەست بنا بۆم بەتنیان بۆم دگمە تۆ بڕۆ سەر ئەم ئیشە بکە بۆ نمونە ینی بۆنە کەسێک دەست بنا بۆ تۆ ئەمیشە بکە کەسێک دەست بنا بۆ تۆ ئەمیشە بکە وەکو ماسڵکەی لەشی مرۆڤ ینی بۆنە حرەکەی ئەداتە وێبسایتەکە هەر چەندێک ناڕواتە بواری داینەمیکەوە ینی داینەمیک نییە بەڵام کەمی حرەکە ئەدا بە وێبسایتەکە باکیند چییە کە تۆ ئەڕۆیتە باکیند اینجا لە ینی خۆی زیاتر باسێک باکیند زۆر کەمێک گرانترە لە فرۆنت ئیند دەبرێت باکیند ئیشی زۆری تایە ئەو زمانانە چین کە پێویستە تۆ ینی بیزانی بۆ ئەوی فێری باکیند بی یانی بتوانانی وێبسایتێک بکەی بە داینەمیک چەندین زمان هەیە کە تۆ ینی ئەتوانی وێبسایتێکی پێ بکەیتە داینەمیک یان وێب ئەپلیکیشنی پێ دروستکەی ئێستا ئەوانەی لە ترێندن ینی ئێستا وەک خەڵک زۆر بەکاری ئەهێنێ PHP-ە لەگەڵ C# لەگەڵ Python و جاوا ئێستا کۆن بۆ خەڵک بەکاری ناهێنێ ڕوبی مانیشەیە ڕوبی زیاتر ئەو زمانانەی کەلای خۆمان بەکار ئەهێنرێت PHP-ە
و زۆربەی 1970 وێبسایتەکانی جیهان بە PHP دروست کراوە. ئێستا پایتۆن پەریسەندووە لەگەڵ ڕۆبی پەریسەندووە سی شاربیش هەر ئیشی پێ ئەکرێن بەڵام جاڤا کۆن بووە. پایتۆن لەگەڵ پایتۆن سی شارپ جاڤا ئەمە جگە لە وێب ئەپلیکیشنە توانین چەندین ئیشی تر بۆ دیسکتۆپ ئەپلیکیشن و مۆبایل ئەپلیکیشن ومانی پێ دروست بکەین. بەڵام PHP و ڕۆبی ئەمانە تایبەتن تەنها تایبەتن بە وێب ئەپلیکیشنەوە، ینی تەنها بەس ئەتوانی وێب ئەپلیکیشنیان پێ دروستکەی. بەڵام ینی ئیشەکانیان زۆر خێرایە، زۆر دقیقە. ئێستا لە تقریبا لە شەرقی ئەوسەتە و لە عێراقە زیاتر ئەو کەسانەی زیاتر بۆ هەلیکار PHP بەکارەهێنن. جا کاتێک تۆ زمانەکە فێر ئەبیت بۆ نە بە پایتۆن ناچی بە ئەپلیکیشن بکەیت. فرێموەرکمان هەیە، ئەگەرە کەسی نازانێ فرێموەرک چیە توانێت بۆی بگەڕێ. ئەگەر شویستان ڤیدیۆک دروستەکەم لەسەرەوەی فرێموەرکیان لایبرەری چییە. بۆ نمونە پایتۆن جانگۆی هەیە، سی شارپ ASP.NET-ی هەیە، PHP لاراڤێڵی هەیە، جاڤا سپرینگ بوتی هەیە. بەو شێوەیە هەنێک ینی فرێموەرکیان هەیە. جانگۆ ئێستا لە ئەوروپای زۆر بەناوبانگە، ینی خەڵکی زۆر ئێستا تەڵەبیاتی لەسەرەکە خەڵک بەکارهێن دەبرەوەی زۆر سەریعە. ئەگەر کەسێک ئێستا بتوانێت جانگۆ فێر بێت زۆر باشە. ئەگەر ئینگلیزیەکەت باشە تۆ بچوت جانگۆ فێر بە لەبەرەوەی جانگۆ ئێستا خەڵک زۆر بەکارهێنێ. ینی ئەبێ سەرەتا تەبان پایتۆن فێر بیت، ئەساسیە بیسکی پایتۆن بزانین، جاڕۆ جانگۆ فێرەبی فرێموەرکی جانگۆ. لەبەرەوەی ئێستا ینی هەلی کاری زۆرترە لە ئەوروپایە تەبعەن. بەڵام ئێستا زیاتر لە لای خۆمانە لە کوردستانە یان لە عێراقە یان لە شەرقی ئەوسەتە زیاتر ئێستا PHP و لاراڤێڵ ئەم ینی زمانە و فرێموەرکەکەی زیاتر هەلی کاریان زیاترە و ئاسانیشن بۆ فێربوون. دێنە سەر مۆبایل ئەپلیکیشن. مۆبایل ئەپلیکیشن چییە؟ تۆ کاتێک مۆبایل ئەپلیکیشن کاتێک مۆبایلی بەرنامەیەکەکەی بۆ مۆبایل، ئێستا چەند جۆر مۆبایل چەند ئۆپرەیتینگ سیستممان هەیە. ئۆپرەیتینگ سیستم ئەو شانەیەیان ئەو شتەیە کە تۆ مۆبایلەکەتی لەسەر ڕەنە، ینی بۆ ئێستا ئەندروید سامسۆنگ یان گالاکسی ئەندروید بەکارەهێنن، آیفۆن iOS بەکارەهێنن، مۆبایلە ویندۆزەکان ئەو ویندۆز فۆنی پێڵێن ئۆپرەیتینگ سیستمی ویندۆز بەکارەهێنێ. ئەگەر نازان ئۆپرەیتینگ سیستم چییە ئەتوانم ڤیدیۆیەکتان بۆ بکەم لەبەرەوەی هاوڕێیان ینی سەرچاوی کوردیانە وانی کە باسی ئۆپرەیتینگ سیستم باسی کۆمپیوتەر و پرۆگرامینگ زۆر کەمانی هەنێک لە ئێوە لەوانەیە نەزانێ شتانی چیە. منش هەوڵەدەم هەرچیم هەبیانی هەرچی زانیاریم هەبێ بۆتانی بخەمە هەرچەندێک کەم بێت. ئەگەر تۆی زانی کەسی وا هەیە نایزانێ، من پێم خۆشە کە بۆ نە کەسێک نەزانێ هەست پێم خۆشە کورد بزانێ پرۆگرامینگ چییە، بزانێ ئۆپرەیتینگ سیستم ینی ئەو شتانە بزانێ بۆ ئەوەی لەبەرەوەی جیهان لە داهاتوودا هەموویە بێتە تەکنۆلۆژیا. ئەوە با لە مۆزوعەکەمان لانەدین. ئەگەر هەر شتێکتان نەزان، ئەگەر حەستان کردو پێویستی بزان، خۆم ڤیدیۆتان بۆ بکەم ئۆپرەیتینگ سیستم یان هەر شتێکی تر ئینشاءڵڵا لە داهاتوودا بەرنامە هەیە باسی ئەو شتانە بکەم بە هەمووی باز بکەم، لەوانەیە چەند کۆرسێکیش بکەمەوە بۆ زمانەکانی پرۆگرامینگ لە داهاتوودا ئینشاءڵڵا ئەگەر ئێوە پشتگیریم بکەن. سە بۆ نمونە گالاکسی وتمان ئەندرویدی هەیە، iOS و ویندۆز فۆنمان هەیە. زیاتر ئێستا باوی ئەندروید و iOS ئەم دوو ئۆپرەیتینگ سیستمە ئیشی پێ ئەکرێت. تو بۆ نەگەر مۆبایلەکەت گالاکسیە ئەوە بەرنامەیەک ینی ئەبێت بەرنامەی زمانی جیاواز هەیە بۆ سیستمی ئەندروید بۆ ئۆپرەیتینگ سیستمی ئەندروید کە بەرنامە دروست بکە. ئەگەر مۆبایلەکەت ئایفۆنە ئەوە زمانی جیاجیا هەیە بۆ ئەوەی کە تۆ بەرنامە زمانی جیا هەیە بۆی بەرنامە بۆ ئایفۆن دروستکەی. با بڕێین باسەرێکەوە زمانانە بکەم بزان و زمانانە چین. بۆ ئەندروید زمانی زۆرمان هەیە کە بتوانین بەرنامە بۆ ئەندروید دروست بکەین. لە ڕێگەی بۆنێکی کلو زمانانە جاڤامان هەیە، فلەتەرمان هەیە، کۆتلینمان هەیە. ئەم زمانانە کە تۆ ئەتوانیت بەرنامە بۆ ئۆپرەیتینگ سیستمی ئەندروید دروست کە ئێستا جاڤا کە بۆنە لە ڕێگەی ئەندروید ستۆدیۆوە، لە ڕێگەی ئەندروید ستۆدیۆ ئەتوانی بەرنامە بۆ مۆبایلی ئەندروید دروست بکەی. فلاتەرمان هەیە، فلاتەر و دارت ئەو دوانە بەکارهێنرێن کە فلاتەر بۆ ڕوخسارەوەکو HTML بۆ ڕوخسار و دارتمانشێ بوونە لە باکی دێشەکە. کۆتلینمانشێ کۆتلین و جاڤا ئەتوان لە بەرنامەی ئەندروید ستۆدیۆ ئیشی پێ بکرێن.
کە ئێستا خەڵک زیاتر باوی دارت و فلۆتەرە لەگەڵ کۆتلینیش باشە بەڵام جاوا کەمێک باوی نەماوە. iOS سویفتمان هەیە لەگەڵ Objective-C کە ئەم دوانە ئەتوانی ئەم دوانە بۆ دروستکردنی بەرنامەی iOS بەکاردێن. وا بزانم ئەنی سەوم نەکردی بێت وا بزانم دارت لەگەڵ فلاتەر ئەتوانی بەرنامەی iOS پێ دروستکە لە ڕێگەی زامرێنەوە. ئێستا باسی ئەوە شەکەین Windows Phone C#, C++, Java ئەمانە ئەتوان بەرنامی بەڵام ئێستا کەس بە Windows Phone ئیش ناکاتە مە کۆن بووە. دوو جۆر مۆبایل ئەپلیکیشنمانێکە و کەسانی کە مۆبایلی بەرنامە بۆ مۆبایل دروستەکەن. کەسێکمانەیە کە پێی ئەڵێن نەیتف، کەسێکمانەیە کە پێڵێن هایبرد. نەیتف چی؟ ئێستا بۆ نمونە ئەگەر من کەسێک بم جاڤایان فلاتەریان کۆتیم بزانم تەنها بەرنامە بۆ ئاندروید دروستەکەم، تەنها بەرنامە بۆ ئاندروید دروستەکەم، یعنی ئەوە نییە ناتوانم بەرنامە بۆ iOS دروستکەم، بۆ بەرنامە بۆ کۆمپانیایەک دروستەکەم ئەڵێ من لەسەر iOSیش ئەمەوێت ئەو کاتەوە پێویستە بڕاتە لای کەسێکی تر کە بۆنە سویفت و Objective-C بزانێ بۆ ئەوەی بەرنامی iOS بۆ دروستکە. بەڵام چەند تەکنیکێکمانەیە وا بزان زامرین بەڵێ زامرین هەیە کە لە ڕێگەی زامرینەوە تۆ ئەتوانیت ینی بۆ کۆدەکانی دارت و فلەتەر کۆمپایلەکە بۆ iOSیش و کاتە تۆ توانی بەرنامەیەک دروست بکەی کە بۆ هەم بۆ ئەندرویدیش بکات هەم بۆ iOSیش ئیش بکات. ئێستا فلاتەر و دارت ینی خوازێکی زۆر لەسەر و خەڵک زۆر بەکارهێنێت. با بڕێن سەر دیسکتۆپ ئەپلیکیشن. دیسکتۆپ ئەپلیکیشن ینی زۆربەی زۆری زمانەکان تۆ توانین لە ڕێگەی وە دیسکتۆپ ئەپلیکیشن دروست بکەی وەکو Python، C#، C++، Java زۆر زمانەکان ئەتوانین دیسکتۆپ ئەپلیکیشنی پێ دروستکە. ئێستا بۆ نمونە Python زمانێکی زۆر گەورەیە هاوڕێیان زمانی داهاتووشە ئەگەر ویستان ئینشاءڵڵا ڤیدیۆیەک لەسەر Python دروست شەکەین کە باسی Pythonەکەین. Python لە ڕێگەی فرێموەرکی تیکنتەر زۆرمان هەیە بەڵام تیکنتەر گەورەترینیانە ئەتوانی دیسکتۆپ ئەپلیکیشن دروستکەی جاڤامان هەیە وەکو Java FX، C#، C++، ئەمانە تۆ توانین JavaScript ئەمانە توانی بەرنامەی دیسکتۆپ ئەپلیکیشنی پێ دروستکەین بەرنامە بۆ کۆمپیوتەر. لە کۆتاییە باسی داتابەیسەکەین لەوانەیە ئێوە هەنێکتان مستەلەحی داتابەیستان بیست بێت. داتابەیس چییە؟ داتابەیس وەکو ینی بە عەرەبی قاعدەة البەیانات بە ئینگلیزی داتابەیس وەکو شوێنێکە بۆ هەڵگرتنی داتاکان کە تۆ بۆ نمونە بەرنامەیەکیان وێبسایتێکیان دیسکتۆپ ئەپلیکیشنێک دروستەکە وەنە شت داخڵەکەی ناو داخ یوزەرنەیم و ئەم شتانە ئەم کەن بۆنە وێنە بڵاوەکەیتەوە یوزەرنەیم تۆ یوزەرنەیمەکە و پاسپۆرتەکە ئەم شتانە هەمووی لەکوێ سیڤ بێت؟ هەمووی لە داتابەیسە سیڤ بێت کە تۆ هەموو زانیاریەکانی تیا سیڤ بکەیت. داتابیس چۆن ئیشەکە؟ داتابیس ینی شوێنێکە کە لە ڕێگەی کوێری لانگویجەوە کە تۆ کۆدەکان ئەنووسیت و بۆی دیارێ ینی داتاکان سیڤ بکەیت. چەند جۆرە داتابیسێکمانێ SQLite، MySQL، Oracle، SQL Server کە بۆ نمونە SQLite بۆ بەرنامەی بچووکانی بەرنامێکی بچووکی ئەندرویدیان هەر شتێکی تر بەکاردێ. MySQL بۆ شتێک کە باش بێ ینی کەمێ زەخم بێ زیاتر MySQL ئێستا ینی لە هەمووی باوتر بۆ بەرنامەی وەسەط MySQL بەکاردێ. Oracleمان هەیە بۆ نمونەوەکو بۆ دایرەیەکی گەورە SQL Server بۆ ئیتر سێرڤەرە کەوتە سێرڤەر زۆر گەورەیە. ئێستا MySQL بە شێوەیەکی زۆر بەرچاو بەکارهێنرێ لە ڕێگەی کوێری لانگویجەکانەوە کە بۆ نەتۆ توانین داتاکان لەوێ سیڤکەی. ئەوش ئەبێت تۆ هەر کەسێکە بۆ نمونە لە باکیندا ئیش بکات یان هەر مۆبایل ئەپلیکیشن بێ، دیسکتۆپ ئەپلیکیشن بێ، ئەپلیکیشن بێ، ئەبێت تۆ داتابیس بزانی. ئێستا گەیشتینە کۆتایی ڤیدیۆکە، هیوادارم بێتاقەت نەببن، هەر شتێکم باس نەکردە ئینشاڵڵا لە ڤیدیۆکانی داهاتووە باسیەکەین. خواتان لەگەڵ تا ڤیدیۆکی دیکە. سەبسکرایبی کەناڵەکەمان لەبیر مەکەن. هەر شاد بن.